هەر کەس لە تێرۆری فکری دەبێت لە نێو بچێت و هیچ کەس لەبەر بیر و باوەری خۆی نابێت بخرێتە ژێر فشار لەسەر دۆستان و لایەنگران و ئەندامانی حزبی دموکراتی کوردستانە کە بیر و ڕاو و بەرنامە و داخوازەکانی حزبی ئێمە لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بە شێوەیەکی دموکراتی بڵاو بکەنەوە بە پشتیوانی ئەوان بۆ لای حزب ڕابچێشن لەسەر ئەندامان و کادرەکانی حزبی ئێمەیە کە بە هەموو هێزیانەوە بۆ بوژانەوە و دامەزرانەوەی ڕێکخراوەکانی حزبی تێبکۆشن و هەرگیز نابێت لە بیریان بچێ کە ڕێکخراو کە تەشکیلات شەکی هەرا گرنگی ئێمەیە ئەو چەکەمان پێبێ هەموو خەڵاتێکمان پێدەگیرێت هیوام ئەوەیە کە گەلی کورد بە تێکۆشانی هەموو ڕۆڵە بە شەرەفەکانیەوە هەر بیر و باوەڕێکیان هەبێ و بەشانی گەلانی دیکەی ئێران لەم خەباتە مێژوویەدا سەرکرد